kirin kumkujê ketin pek nedahat. Em bang li dewleta Fransa dikin. Ji bo kumkujî di tariyê de nemînin. Ji bo gavên berbiçav bêne avêtin. Belgên siyasî hemûyan biweşînin. Tura tekliyên kujeran ên nav dewletê eşkere bikin. Kujerên Evîn Gûyî, Mîrperwer û Abdurrahman Qizil hesab bipirsin, heta kumkujî bêne rûnêkirin wê têkuşname bidûme. لەرکوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەنتی هاوکارانم ڕۆماڵێکی تایبەت بە شەیدانی پاریسان ئەمڕۆ پێشکەش دەکەین لەگەڵمان بمێنەوە بۆ خۆتان دەزانن کە ئەمڕۆ ساڵێکی تاڵ تێپەڕێ بەسەر شەیدبوونی ئەڤین گۆی ناسراو بە ئامینەکارە ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە لەگەڵ میرپەروەر و عەبدوڵڵا کزل ئەندامی ناوەندی هونەری ئەحمەدکایە کە لە کۆمەڵکوژی دووەمیندا لە پاریس کە بە پلانی دەوڵەتی فاشستی تورکدا ڕێژرا بوو شەهید ببوون لەگەڵمان بمێنەوە تاکوونێ کۆتایی ئەم بەرنامە. کۆمەڵی بنەماڵی شەیدان و بێ سەر و شوێنکراوانی کۆما و بە بۆنەی ساڵیادی دوم کۆمەڵکوژی پاریس بە ناونیشانی خاوەنداری لە شەیدان کەن لە پرسینەوە لە بکوژان کەن ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە و دەڵێ ئەمڕۆ ساڵیادی دوم کۆمەڵکوژی پاریسە لەو هێرشەدا لە پێشەنگانی بزوتنەوەی ئازادی ژنانی کورد ئەڤین گۆیی هونەرمەند میرپەروەر و وڵات پارێز عەبدوڕەحمان کزل شەید کرا. 31 ڕۆژ دواتر واتە نۆی کانونی دووەمی یانزەمی ساڵیادی کۆمەڵکوژی کە هەر لە شاری پاریس ئەنجام درا لەو هێرشەدا یەک لە پێشەنگانی پەگەکە ساکینە جانسس نوێنەری کەنەکە فیداندۆغان و ئەندامی بزوتنەوەی گەنجان لەیلا شایرمەس شەهید کران. هەردوو شەیدەکە لەلایەن دەستگای ناوەندی هەواڵگری دەوڵەتی تورک ئەنجام درا بۆی ڕێگری لە هێرشی ئەم جۆرەی دەوڵەتی تورکی فاشست بکرێت دەبێت لە پرسینەوە لەگەڵیدا بکرێ و هەمووان بە شوێکی بەرپرسیارانە مامەڵە بکرێت. هەر لەم چوارچێدا کە جەدەکەی ئەوروپا و تەژەکەی ئەوروپا و زۆرینەی بزوتنەوەکانی گەلی کوردستان ئەمڕۆ لە پاریس چالاکێکی ناوەندی ساز دەکەن هەروە لە زۆر ناوەندی ئەوروپا کەنەدا و ئوسترالیاش چالاکی ساز دەکرێت وەکو کۆمەڵی بنەماڵی شەیدان و زیان لە کەوتان و بێسەر و شوێن کراوانی کۆما و داوان لە هەموو بنەماڵی شەیدان وڵات پارێزانی کوردستان و دەستانی گەلی کورد کردووە کە بە شوەیەکی بەهێز بەشداری لە هەموو چالاکێک و خۆپیشاندانەکانی ئەمڕۆدا بکەن و هاوکات چەند ڕۆژ هەردوێنش بانگەوازی کرا بۆی کە ئەمڕۆ بتواندرێت لە پاریسدا بە تایبەتی ئامادە بن کە جەدەکەی ئەوروپا شەیدانی کۆمەڵکوژی پاریسی لەلایەکی دیکە بەبیرهێناوەتەوە داوای بەشداری لە ڕێپێوان و چالاکیەکانی بۆ شەرمەزارکردنی کۆمەڵکوژیەکە کردووە. کۆنگرەی کۆمەڵی دیموکراتی کوردستانیان لە ئەوروپا کە جەدەکە بە بۆنەی سەرڕۆژی کۆمەڵکوژی پاریسەوە لە بەیان نامەیەکدا باسی لەوە کردووە کە هەریەک لاڤین گۆی و عەبدوڕەحمان کزل و میرپەروەر لە 23 کانونی یەکەمی 2022 لە پاریس تیرۆر کران کە جەدەکە لە بەیاننامەکەدا دەڵێ لە بەرەوەی کۆمەڵکوژەکەی پاریس لە نوێی کانونی دووەم 10 ساڵ لەمەوە پێش ڕوون نەکرایەوە. دووەم کۆمەڵکوژی پاریس لە 23 کانونی یەکەمی 2022 ڕوویدا. هەردوو کۆمەڵکوژەکە لەلایەن دەوڵەتی فاشستی تورکەوە ئەنجام دراوە کە هێزە شاراوەکانی ئەڵمانیا و فەڕەنسا ئاگاداری بوون. ئەگەر ئەم تۆڕە بکوش تۆڕە هەواڵگری و یەکەکانی هەواڵگری وڵاتانی ئەوروپا مەترسیانە لە بەرچاو بگرتە کۆمەڵکوژی پاریس لە نوێی کانونی دووەمی 2013 ڕووی نەدایە. هەواڵان ساکینە جانسس لەیلا شارمەز و فیداندۆغان ڕۆبەرووی ئەم کۆمەڵکوژیە درڕندایە نەدەبوونەوانێ. دەچینە پاریس لەوێ میدیا بۆتان ئەندامی تەبگەری ژن لە ئەوروپا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمان دەبێ. هەواڵ میدیا سڵاوت لەبێ بەیانیت باش سوپاس بۆی کە ئەمڕۆ میوانی ڕادیۆی دەنگی گەلی. هەواڵ میدیا دەمەوێت پێمان بڵێ بڕیارە ئەمڕۆ چالاکیەکی بەرفراوان لە پاریسدا ئەنجام بدرێ وەکو ئەندامی تەبگەری ژن لە ئەوروپا پێمان بڵێ ئامانجی ئەو مەش و چالاکیانەی کە مەراسیمانەی کە ئەمڕۆ دەکرێت لە پاریسدا چی دەبن و ژنانی کورد ئەمڕۆ چی دەکەن لە پاریسدا.
بله بزانن سالکی درواز بود سر کمکوژی دوامین پاریسره اوین گویی میر پرور و عبدالرحمن قزل جیانا خوش دستابون گل کرد براستی جی اینی وکو کرمبیجن کمکوژی 4 روز اشتبار هاتبو پیکانین ای سال جی هفته که دنابا آماده کاریه که گله کی مزن دنه جبو شرمزار کرنا به کمکوژیه جبوی لوی داره ریزه چالکیه گله کی گرینگ جی هاتن پیکانین ام بیجن جوینین گل بیرانین و هر وسا آگاهداری جبو چالکیه ای روژی گله مخوا آماده دکه به اوی یعنی نهاجی امبیجن آماده کاریه که گله کی مزن هیا جبو کو که امبیجن جبگاردی نورده حتی بر کوملا احمد کایا اپو کوی چالکی وره لده یعنی جه کمکوژی لی هاتیه پیکانی بله تا اویا چالکی که دوام دکا حوال میدیا گله ما الو بله گل دنگ ما گل خانه آماده گل نا گرسه گل بر گاردی نورتی کمبویه اوه بمشه جبر کمکوژیا یکمین حتی جه کمکوژیا دوامین و مشوره لدار خستن پشتیوه میتینگه ده میتینگه دجی گل کرد و دوست کرده و اخافتن بکن لسر وی اساسی نها لبو تبگره که گل که مزنم دکارم بیشن لنابند دا پاریسه به طیبتی لجیه کمکوژیا یکمین و دوامین طرف گل کرد و جن کرد و دیل دار خسته باشا هوال میدیا پرسی که زور دکره لدوای کمالکوژی یکمی پاریس و بوچی کمالکوژی دوام انجام درا بوچی هوال اوین گویی کرای آمانج بگومانم دزانن 10 سال داویه به طیبتی دولت ترکا و کسان ناف کمپلویا ناف نتوی آن همداری ریبر اپو جی خواه گرتنه دخوازن به کنسپت که پارادیگما ریبر اپو گردونی دبی پارادیگما دموکراتیک اکولوژیک و آزادی آجن جبو که کاره به پیشی آوه بگیرن به طیبتی پیشنگ شورش جن کرد جخواره کرنه هدف لسروی اساسی جبر کل پاریسی جی کمکوژیا یکمین دولت فرانسا وکو که امبیجن هات خواستن اشکره نکر که کمکوژی پیکانی اشکره بو لیبله کی لفتی کبه کمکوژیه بو جبر کو اشکره نکر سرگرد هلا کو دنگه هکی جبو کمکوژیا دوامی جی آماده ببه جبوی یکی او کمکوژی جبر به تاریه دما او کمکوژیا دوامین هاته پیکانین لسر وی اساسی ام گلک یعنی ام فهم دکن چما جن کرد پیشنگ تین هدف گرتن بگومان اف کمکوژی لهمبری ایرادا گل کرده لهمبری پیشوچوین و ریخستنا گل کرد جبو کو کاربن بگرن آنجی پاشته بخن لسر وی اساسی نه تنه لأوروپا لسرانسر کردستان لروجاوا لباشور جن کرد جخواره کرنه آرمانجا کمکوژیا جبو یکی اما وکو که اندیجن کردستانیه که ام لأوروپا و فرانسا جین بگومن ام دزانن ناتو لوی دریه یکی دیا اوروپا لوی دریه هر وسا دنابا کنسای اوروپا ده دولتا ترکاجی جیه خواه دگره اب کمکوژی اگر آیه کمی نهات به زلال کرن پارا همیات هیه اگر آدو امین جی لسروی اساسی هات پیکانین دیسه پارا وانتید هیه اما اموه کشن کرد گل کردن پیشیوان کمکوژیا برنادن چاواکو اوه 11 ساله لهمبری به هشمندیه لهمبری به ذهنیت قرش هم تکوشین دکن اوه تکوشین همه جی بردوام بکه حتی که کسی که اف کمکوژی پیکانی نو ایل تش به کمکوژی جی خوا گردنه حتی که زلان نبه نه دادگه کرن بگومن ام دبج چالکی خوا و دبج هولدان خوا برنادن
هر بچه امی گرسیتر بکن. باشە دوێنێ بێریڤان فرات وتەبێژی جەدەکەی فەڕەنسا میوان بوو لەگەڵم بە چڕوپڕی باسمان لە کۆمەڵکوژی هەم یەکەمی پاریس و هەم کۆمەڵکوژی دووەمی پاریس کرد. هەڤاڵ بێریڤان باسی لەوا کرد کە تاوکونێستا بەڵگەی کۆمەڵکوژیەکەی فەڕەنسا دەوڵەت نایداتە دادگا بۆ ئەوەی کە ئەرکی خۆی جێبەجێ بکە. ئێوە وەکو تێڤگەری ژن لە ئەوروپا چه هەوڵدانێکتان بۆ ئەمە کردووە بۆ ئەوەی کە ئەم دۆسێ یەکلایی بکرێتەوە بۆی دادگا بەکاری خۆی هەستێت؟ یعنی فرانسا دەبێ خاڵێدە ئەوێ دەمایە بەڕاستیژی ئەم دکارم بێژن ئەرکا خۆ قەت پێک نەئانی ji ber ku heta niha dadgeh nehatiyekirin yanî ba salek di ser re derbas bû wekû em bêjin destpêkê wekû kesekî îşte nijarperest çalekiyekî ne yanî ewekî êrîşekî nijarperestî pêkaniye xwestin wisa bidin ew kirin xwestin wisa bidin navkirin ama piştirê hewildan û sekna gelê Kurd û jinê Kurd eveya gav paşta avêtin lê belê heta niha wekû însanekî normal adî bîle ev kesa îşte biliyî malî ê ku em bêjin di artêşa Fransa de di salê hefteyî de leşkertî kiriye dîsa di standê nîşana de ciyê qeydê wî heye û însanekî qatilekî yani em bêjin kujerekî profesyonel e di vî noxtê de hîna dewleta Fransa dadgeha Fransa bi erka xwe ve nerabûye û dixwazin yani ev însana jî em dizanin însanekî ixtiyare bi ehtimalekî mezin dixwazin ev ya jî ya werê kuştin ya jî bi xwe bimire ji ber emrê wî mezin e li ser vî esasî wekû kujiya yekemîn a du emî jî wisa کەیسی ئەم کۆمەڵکوژی دووەمی پاریسیش هەروەکو کۆمەڵکوژی پاریسی یەکەم بەلاڕێدا ببرێت بە جۆرێک لە جۆرەکان دەوڵەت بیشارێتەوە؟ ئشارەت wê dike ji ber ku siyaseta Fransa ser vî esasî ye yanî dixwaze wisa bi wextê re bi demê بەڵێ ئەگەر میدیا خانگەر لە دەنگمە باوەڕەکەم پەیوەندەکەی بچرا بێگەر هاوکارانم جارێکی دیکە بتوانن پەیوەندەکەی وەربگرنەوانە باش دەبێت. شهادتي ام دي شخصي وان حرسي حوالي خود دي شخصي حوالا ابين دي حوالا تكوشر دي جنا كرد پیشنگا جنا كرد گيرو لسر چپاي سال سر جاي كردستاني او شركر لهمبري دعشه او شركر ام دي شخصي ودو شخصي حوالي ود حم شهيدا ببيرتينن وان بجنا خل همبري وان طوينن جارێکی دیکە دەچینەوە لای میدیا بۆتان ئەندامی تەڤگەری ژن لە ئەوروپا هەڤاڵ میدیا جارێکی دیکە سڵاوت لەبێ دەمەوێ لێت بپرسم ئەو کاتێک کە کۆمەڵکوژی پاریس کۆمەڵکوژی یەکەمی پاریس ڕوویدا ڕێبەر ئاپۆ لە بەرامبەر شەیدبوونی هەوا ساکینەوە هاوڕەکانی باسی لەوە کردبوو کارگیز مەچۆ بۆ شوێنێک کە بەرگری لە خۆت ئامادە نەکردبێ ئەگەر یەک جار لیان دای ئەگەر نەتوانی دەجار لیان بدەی مەڕۆ بۆچی کورد تەکبیری خۆی نەکرد بۆ ئەمە؟ نا ینی کۆمکوژیە یەکەمین دەما هات پێکانین yani devletê Tirk û em bêjin tevgerê azadiyê di nava ew ê debûn di nava dan û stendinê debûn û em dizanin ki dema komkujiya yekemîn yekser li hemberî komplo bû li hemberî îrada gelê Kurd û rêvera bû asende komkujiya duemîn jî 10 sal di ser re derbas dibûn û em dizanin tecîta girankirî a li ser rêbera bû ketibû rojevê dîsê dewleta Tirkçekê kimyewî êk bi kartanîn ketibûn rojeva cîhanê ki em divan demê dawî de jî dizanin ki mesela
تجرید د پیشنگتیا دوست گل کرد کد روژه و نها کامپانیا جترف وان به کامپانیا لجبو آزادیا ریبر آبو جترف دوست کرد و تیمشاندن لسروی اساسی aslında yani em dizanim konkujiya döemi jî carekî din li hemberî gerdûnbûyîna îdeolojî û paradigma rêbera bû. Israr di gerdûnbûyînê de bû piştgiriya mezin a ku her diçû ji gelê Kurd ji tevgera azadiyê û ji nolojî re daha çêkirin carekî din xwastin ki işte rahatsizîya xwe netehmûlkirina xwe li hemberî vê dizî komkujiya anîn ziman. Mirov dikare wisa binirxîne. Ji bo çi qasê wê bi serxin bi vî rengî bêguman bi ser nexistin eksê wê di komkujiya duyemîn de em dizanin ki cîhan hemî çapemeniya cîhanê hemîya hem ev komkujiya ki li hemberî gelê Kurd ki ji terefê dewleta Tirk û zemîna Fransa dewleta Fransa daye pir eşkere nivîsandin û got û bêşkirin ama di heman demiyê de jî piştgiriya xwe ji bo gelê Kurd ji bo jinê Kurd ji bo paradigma rêbera po hîn eşkeretir jî û hîn xurtir jî anîn ziman. Başa. Peyamê tevgerî jin li Ewropa emro çî dibêt? Peyamê îro ki jinê Kurd bidin yani ev ew çi dikin bira bikin dikarin bê tevkoşînê bi van komkujiya paşte bidin. Eksê wê her komkujiyekî ki ew li dar bixin em ê hem bênavber hesab ji kujera bixwazin û kesên ditir ji van komkujiya de ciyê xwe digirin em ê ji wana hesab bixwazin ama di heman demê de jî em ê xeyalê evîna saraya rojbîna ronahiya Mîrperwer û Abdurrahman Qizira bi şoreşa jin û bi azadiya gelê Kurd misûlger bikin. Li ser wî esasî bi rastî hêrsekî gelekî mezin heye aynî wekî roja yekemîn gelê Kurd û jinê Kurd li vê derê ew ê cûr be cûr ew ê xwe li dar bixin yani hêrsa xwe û nerazîbûnê xwe ew ê carekî din îro nîşan bidin ew ê korteja jin bi taybet werê çêkirin jinên tevgerên jinên fransîzî jî di nav de ciyê xwe digirin di heman demê de îşev wê ji terefê jinê Kurd ve nobet werê girtin li komela Parîsê a çandû huner li ciyê komkujî hatiye pêkanîn ciyê heval evîn Mîrperwer û Abdurrahman Qizil lê hatine şehîd xistin ew ê heta sivê mûm werin pê xastin kolan werê girtin li her kesî û nobet werê girtin. Nobet tenya bo yek şew hebe. Erê. بله. دنیاک سپاس میدیا بوتان اندامی تفگری جن ل اروپا سپاس با جنابت که لگلمان بشتر بی روژه که خوشتان بی سپاس دکم قوت بی فرزان لگلتان بردوام دبین وکو میدیا بوتانش ل پاریس و آماجی بوده کاتشمیر 11 مراسمی یکمین سال دی کمال کجی دومینی پاریس برای دچه هاوکا جباره کی زور ل کردان جگل پاریس لولاتانی دیکشو امرو دچنا شقا مکان نارضایتی خوان برانبر بۆ کۆمەڵکوژیە دەردەبڕن و وەکو میدیا بۆتانیش ئاماژەی پێدا کە ئەم شەو هەتاوەکوونێ بەری بەیان دەمێننەوانێ لەو شوێنێک هەواڵ ئەڤین و هاوڕێکانی تێیدا شەید کرا مۆمدا دەکرسێنن. شهادت اولا اوین تاني وصل وقت شخص ثاني جواتي كي ام بكرندس عيني وقت بروجاي كي يعني يرو بروجاي نتوا ديمقراطيك ايرش كي الهمبري فيا د شخصيات اولا اوین داد خازن بروجا نتوا ديمقراطيك بالا در بخينن بكسيات اولا اوین داد خازن جواك ديمقراطيك لواز ضعيف بكنا جبر يرو شركي جهان ايسي امين تكرن د نمبر جواك ديمقراطيك آزادی خواست ولندر سیستم مدرنیت کپیتالیسم جبونا و مدرنیت کپیتالیسم جبو خواهد جواک دموکراتیک خطر دبینه جبو خواهد نتوا دموکراتیک خطر دبینه فقط حیا بینه اولا ابینه بینه بینه اولا سره بین
وشرباني وان هبن اف بروجه بتشي بمشي اف بروجه ناسكنيه كان اف بروجه ما بسرخس ودمي دحميم لا دا بروجه نتوا ديمقراطيك ار ريبرتي بيشكشي جواكي كريا وبيشكشي حمون نتوا كريا مسوزا ويدا مي وي بيك بينن ودمي جي مخواستك اولا سارا واولا علي پارێزان لەبارەی ژیان و خەباتی هەواڵ ئەڤین گۆیەوە دۆسێکی تایبەتمان ئامادە پێکە و گەویستی دەبین دوایەوەش دەچینە لای میوانی دووەممان ئادار گوڵان هاوڕێ و هاوخەباتی هەواڵ ئەڤین و هاوکات ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێت بەرلەوەی بچینە لای ئەو پێکە و گەویستیم ڕاپۆرتە تایبەت هەبین. شهید ئەڤین بەر هەر چار پارچەی کوردستانێدا شەهید کرد. لەسەرم خاکە و بە تایبەت لەسەر خاکی بۆتان بە هەزاران کچ و کۆڕ نیشتیمانیان بە خوێنی خۆیان نەخشان نەک ئەڤینێک بەڵکو بە هەزاران ئەڤین بوون بە ئەڤینداری خاک و وڵاتەکەی خۆیان و بۆ ئازادی وڵاتەکان بەڵێنی بەرخۆدان و تێکۆشانیاندا. هەواڵ ئەڤینی شێکێکە لە ژنە بەرخۆدێرەکانی تێکۆشانی ئازادی کە لەسەر بنەمای جوانەکانی بۆتان گەورە بووە. ئەڤینکاران ناسراو بە ئەڤینگۆی ساڵی 1974 لە گوندی هیلالی سەبار بە ناوچەی قالبان لە پارێزگای شرناخ لەدایی بووە. ئەو وەک زۆر گەنجی دیکە بە پێشەنگایەتی فەرمانداری ئەفسوناوی کوردان ماسم خوڕکماس کاریگەر بووە. ئەوەش دەبێتە سەرەتای ژیانێکی نوێ بۆ ئەو. ئەڤین لە تەمەنێکی بچووکی منداڵیدا ڕوبەڕووی زوڵمی دەوڵەتی تووڕی دەبێتەوە و گوندەکان لەلایەن دەوڵەتەوە دەسووتێنرێت و دەکەوێتە ژێر ئەشکەنجە و زەختی زۆرەوە. دوای ئەو زوڵمە لە گوندەکەت دەکرێت بۆ ئازادی گەلەکەی دەست بە تێکۆشانی نوێ دەکا هەر بۆیە لە دوای خوێندنی قۆناغی ناوەندی لە ساڵی 1990دا بڕیاری بەشداربوون دەدا لە ناوڕیزەکانی تێکۆشاندا لە دوای ئەوەش هێرشی دوژمن لەسەر خێزانەکەی زیاتر دەبێت. هەواڵ ئەڤین ئەو باوەڕ هێز و ئیرادەی ژنانی بۆتان کە لە ناویدا گەورە بووە لە ناو تێکۆشانی ئازادی کوردستاندا بەرجەستە کرد و خۆی گەیاندە لووتکەی هێزی ژنی کورد. هەستی ئازادی لە ناو ژنانی تێکۆشەردا بڵاو کردەوە بوو بە یەکێک لە ژنانی پێشەنگی تێکۆشانی ئازادی کوردستان. ئەڤینگۆی ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بوو بە کللتوری بۆتان گەورە بوو ژنێکی خاوەن تێگەشتنێکی وڵات پارێزی و ئازاد و پێشەنگ بوو. ساڵانێک لە سووریا لەگەڵ ڕێبەر ئۆجەلان نزیک بوو بۆ ماوەیەکی زۆر پەروەردەی ڕێبەر ئۆجەلانی بینیوە. هەموو ژیانی خۆی فیدای تێکۆشانی ئازادی کردووە. ئەو لە ڕیزی ژنانی تێکۆشەری وەکو ساکینە جانسز ڕۆژبین و ڕووناهیدا کاری کردووە. لە کاتی شەیدبوونی ئەو سێ ژنە چالاکوانەدا سەرپەرشتی ناڕەزایەتیەکانی شەرمزارکردنی ئەو کۆمەڵکوژەی کردووە. ئەو لە هەموو گوند و دەشت و چیاکانی کوردستان لە بۆتان زاگرۆز لە دژی دەوڵەتی فاشستی تورک شەڕی کردووە. لە چیای هەرەکۆل هەتا ڕقە و لەوێ تا شنگال هەتا پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ ئازادی گەلی کورد تێکۆشاوە. بە درێژایی 34 ساڵ خەباتی خۆی لەسەر هێڵی ژنێکی ئازاد و کوردستانێکی ئازاد ئەنجامدا. لە قامیشلۆ لێرشێکی چەتەکانی داعش بریندار دەبێت و بۆ چارەسەری برینەکەی چۆتە فەڕەنسا. لەوێ لەگەڵ وەرگرتنی چارەسەردا دووبارە دەست دەکاتەوە بە خەبات و بەردەوام هەوڵی یەکگرتن و یەکخستنی گەلی کوردەدا. بەڵام لە 23 کانۆنی یەکەمدا و لە کاتی ئامادەکاری بۆ دێمی ساڵیادی کۆمەڵکوژی پاریس لە ساڵی 2013دا لە بەردەم ناوەندی کللتوری هونەری ئەحمەدکایە لە فەڕەنسا لەگەڵ دوو هەواڵی دیکەدا لەلایەن کەسێکی چەکدارەوە کە پلانەکەی لەلایەن دەوڵەتی فاشستی تورکەوە داڕێژرا بوو شەهید بوو. لە هەموو پرۆسەکانی شۆڕشی ئازادی کورد و کوردستاندا ژنانی پێشەنگ کە دایانەوێت بە دوای ڕاستیەکانی ژیانی ژناندا بگەڕێن لە هەموو قۆناغێکدا دەکرێن بە ئاماج. لەسەرم بنەمایش پلانگەڕی پاریس کە لە ساڵی 2013 و 2022 ئەنجامدرا بەڵام هێزی ژنانی تێکۆشەر لە دژی هەموو پلانێک کە ئامانجیان لەناوبردنی هێزی ژنە پوچەڵکرایەوە. ڕاستەوخۆ دەچێنە لای ئادەر گوڵان هاوڕێ و هاوخەبات و ڕۆژنامەوانی هەواڵ ئەڤینگۆی. هەواڵ ئادار سلااوت لەبێ بەیانێک باش سپاس بۆی کە میوانی ڕادۆی دەنگی گەلی ئەمڕۆ. بەیانی باش ڕۆژ باش دەرچاوە. هەواڵ ئادار دەمەوێت لە دەستپێکدا ساڵێک تێپەڕەبێ بەسەر شەیدبوونی هەواڵ ئەڤینگۆیدا دەمەوێت پێمان بڵێ کە بۆچی هەواڵ ئەڤین کرایە ئامانج. بەێ ڕاستە ساڵێک بەرێ 23 کانونێ 2022 هەواڵ ئەڤینگۆیی هەنەرمەند میرپەروەر وڵات پارێزی کورد ئاپێ عەبدوڕەحمان لە پاریسێ ناوەندا چاندا کورد ئەحمەد قەیا بوونە هەدەفێ گولەیên کوژێرێکی کو ئەستی خۆ فرانسزە. هەواڵ ئەڤینگۆیی ئامادەکاریە چالاکیە کۆمکوژیە پاریسێ یا یەکەمین کو نهێ چلە 2013
سارا روجبین لیلا کوهاتبونا قتل کرن آمده کاری چالکی آوی دکرن جبور ز چالکی ورن چکرن او روش جوین هبو لناوندا چاندا کردا احمد قیا جوینه کی گرستی و باتا چکرن هوال اوین جی جبونا کو جوینه پیک بینه ده چوبو ناوندا چانده بریا هر کسی چوبوه در زو چوبو دما کودچه ناونده تی آرمانج کرن yani ez çima evin goyhat armanj kirin çima navenda çanda kurt pişreji dikhanin kurda hatın armanj kirin gulebaran kirin goman ez planeki hatı bu sas kirin planeki hatı bu çekirin çava komkujiya Paris'te ya yekemin ya nehepçile 2013 ku اوقا نحصل سر درباست بون يعني جبونا بارز دبيجم حسابي نهات بو برستين بوجيري نهات بون اشكره كرن دولة فرنسا روبرو نهات جبونا كوجيري ورن دارزاندن تشتكي نكر سر دوسياي گرتن وجي خواستن وكت تشتكي ريجي نشان بدن جبركو او سر هات كرتن دولة فرنسا راستیاوی کمکوژیا جبو سر هوا ساکناوه ها چکرن ندرخسته اشکره نکر کمکوژیا دویمین سر هوا لوین وانجی هات بکانین بگومان اوین گویی بزانبون هاتیه پلان کرن چما جبرکو تکوشینا سو 4 سالا سو 4 سالا اوین گویی خودی سکنکی جنکی شورشگر بو داویه سالن داویه ده کو لروجاوای کردستان لهمبر دایشه تکوشینه کی به هم پا مشاند لهمبر دایشه بریندار بو تکوشینا شر برخودانا لهمبر دایشه کو لروجاوای کردستان هات مشاندن یک شوانجی پیشنکیا اوین گویا هات چکرن اوین گویا هم پیشنکیا جبو تنکرنا لشکری و عالی بیردوزی ده یا دایشه پیشنگتی کر همز عالی جواکی ده جبو آواکرنا پرگانا نتاوا دموکراتیک رولکی ارککی گلکی گرینگ گرته سرملی خواه یکشی هوال اوین ده همان دمی ده روجاوای کردستان جبونا مجلس قومین ساسکرنا تفگراجن پرورده کرنا جواکی جبوکو نتاوا دموکراتیک پیک ورد مریتی ده پراتیکی ده همی گلین روشلاتا نوین کو شواره بویا مینات پرگاره کی دموکراتیک شبو آزادیاجن گلی کی تکوشینه کی مزن که روجاوای باشه هوال ادر دولتی ترکیه امانجی بتنیا هوال اوین بو یا لشخصی هوال اوین امانجی جنی گلی کرد بو بني بگومان جخوا نها نکارن بجن بپش وی کمکوژی کی هيا قد حوجه ناكي كو ام پرسبكن جبر دولة فرنسا نها ايدي تشتين راستي ديجي دركتنا ورتيز دخوازن بيجي پاربه بكن نها هندوري وی کم و هر دو کمکوژی ده هیوین تاری ين دولة ألمانيا و دولة فرنسا هم بري نوا وان کمکوژی ده جهه خود گرن آنگو حیوان جهیا اریکرنوان هات پلان کرن نتنی دولت فرانسا هزین تاری این اکور یکو استبارت و هزین کورین دولت آلمانیا جهای خوش و کمکوژی و پلانی هیا دولت ترکیه جخوا هزی جوان دگره اریکرنوان جبوکو چاب خوشر دگرن جبوکو بجن هم بری تشتکی ناکن بالصدا سيخوري خو بحزاره سيخوري خو ريكرنا اوروبا پرورده کرنا وك كوجير آماده کرنا ببورينا آماده کرنا كول اوروبا سياست مدار اكتيفيست روزنامه‌وان نویس کارین کرد ارمانچ بگرن دولتا ترک اريكرنا دولتا ترک چيدي بي پلان ویل انقره تی چيكرن بتايبت پشتیر دستلاتاريا AKP اقتدار AKP افريزا كومكوجي کل باشوری کردستان روجاوای کردستان لباکوری کردستان سیویوان سالوگروان هنده اندک مایا پنجه چله دیسان اوین گویی اوانا همی فکری همی ذهنیتی همی مجو پلان دکه پلان کرنا ام بجن گلادیا ترکی انگو گلادیا کو
چافکانیا خو ل ترکی خبرې خستن دکې اوانا به دستوان تین پلان کړم دستوان ته کنسپټاویته چیکرن د کسایتا هوال اوین ګوینده جنا آزاد هاتی آرمانج کرن تکوشینا جنا کت هاتی آرمانج کرن سرهزدانا کو پیشنگیا جنین کرد جن جان آزادی فلسفه اوی هاتی آرمانج کرن دیتا جن کرد کو لزیندانا لبر خود دن تکوشینه کی به هم پا بدن نشاندن و تسلیمیت قبول ماکن او گرخودان و سکنوان کسایتوان هاتی آرمانج کرن دیسا الاوروپا لگلک ولاتین اوروپای تفگر جن خبر خستن کریا او اکید آستکی جواکی ده آستکی دیپلوماسی ده آستکی سیاسی ده باندور تفگر جن هیا جنین کرد لاوروپا خودی سکنکی ریخستن کری بیردوزی سیاسی نه اف تکوشین هات آرمانج کرن aslında tolgirtina ji xeta azadiye ya ku dixwaze azad bibe hemberê metingeriye deshilatdariye dîsa em bijin nokeriya navxweyî de nokeriya ku îradeya jin qebûl nake li hemberê vê evîn goyî hatiye armanc kirin evîn goyî tinê kesek nîne şexsekî nîne evîn goyî xeteke evîn goyî temsila tekuşina پنجی و یک سالی یا تفگر جن یا تفگر آزادی دیگه. باشا. ام پرسیاره پیم خوشا لزربه میوانه کانم کرو بوی والله می جواز ور بگرم پیم خوشا لجنابی شد بپرسمو. ربراپو ل23 شباتی 2013 لدوی کامل کجیه کمی پاریس باسی لو کرده بو که مچ نشونه که برگری لخوتان آماده نکرده به. و وەڵامی جیاوازم وەرگرتووە بەوەی کە حکوومەتی فەڕەنسا ڕاستە تاوانباری یەکەمە ئەبوو تەکبیری خۆی کردا گەلی کورد بۆ تەکبیری خۆی نەکرد هەتا کۆمەڵکوژی دووەمی پاریس ڕوونەدات بێگومان ئەوژی مژارێکی هەم پێویستە نرخاندنەوەی وەریکردن یادژی ئەو کۆمکوژیە یەکەمین یا کوونەهێچلێ هاتکردن تدبیر خواه نهاد گرتن پشتی وی چما تدبیر نهاد گرتن چما نزیبونکی راحت هیا چما کوملین ما سازین ما دزگهین ما لواندرا تدبیره کی نای گرتن یعنی آلیه نافخویی ده جی اف احمال کرن آنگو پرسکریکا یا مجی هیا بیوسته ام اولهی خود بگرن هم جن هم سازین ما دزگهین کرده نه تنها جبو فرانسا، جبونا آلمانیا، جبو سوئیسرا، جبو همی ولاتین آوروپا جی کوسازی و دزگهین کرده هنه خدمتا جواگی دکن، خدمتا ولات دکن، خدمتا پرسکریکین کو بکاربن پرسکریکین جواگی را درمان پیدا بکن، جره چارسری پیدا بکن. جبو وینا پیوسته ام جی نوا خود جی هندور ده جی اولهیا خو بگیرن ام اولهیا خو دست کسی به نهیلن آنگو پلیسی که فرانسوز پلیسی که آلمان را نهیلن پشتا هری راست چیه بخوا اولهیا خو بگیری اگر کو تشتک چی بیجی تو پیشیاوی بگیری او کجر تو بخوا حساب جی بخوازی بگومان راستیه که وصا هیا لی ام دزانم اول ادار اتوانی لگل ما بمینید و راست خود دچین پاریس لوه هەواڵ گەشتبین ڕۆژنامەوە دوازانیاریمان بۆ گوێزێتەوە بزانین کەی چالاکیەکە دەست پێ دەکات. طارتيه دربخه روناهيه ام انها لجهه چالاكيه نه هنجي دبلين لپشما قال كرتاتيه قال فرنسا يكل ودار او جناف قالك نافندن شي قال كرتاتنا مالباتاتنا مالباتن كو كسن كل ودار لباريس جيانا خواج دازدانه ما شوندجي جوار راغاند بو وكا بس ساعت 11 رد به مجلس بك دمشه ده قال لك نونرن كو فرنسي يكل پاریس شهردار دیسا پاریس و باخوه پاریزر و باخوه و جمالبات آخافتن ورن کرن اول و داری و مشک پیکوره مش لبر گاردی نورت و دست بکه حیاکو در نکا احمد خای ناوندا چاندا کردن یا احمد خایا و بداوی ببلی و داری و پیام ورن داین گله کرد و جاره ویا آنی سر زمان ما حسابه کو قتل عام یکمین نپرسی یا کو ساکنه جانسز فیدان دوان و لیلا شایلمس جبوی ویا
قتل عام دویمین پیکات یا کو پیشنگا جنا کرد اوینگوی میر پرور و عبدالرحمن قزل هاتن قتل کرن گله کرد شفدی پیام خواجی د برنامه مده و ها آن بون سر زمان جبو که قتل عام کدم پیک نه و ایدی گله کرد لپاریس نه قتل کرن ایرو پیوسته کو ام حساب بپرسین جبو ویجد ساعت سری صبح ده گله کرد برای خدایا گاردی نورت ولوی داره مشکل برای دست پیکرن امیجه مشه بشوپینن پیام انکو در کتن پیش و دارین کو فرانسا و پاریزر انکو به قتل عام دشوپینن و مالبات پیام مالباتا و چه بن امی برای پارو بکن. بله برزان سپاس بو گش بین کاره رشنامه وان که لپاریس و لگل من بو جاری که تردشین و لای میوانه کمان در گولان که راستو خو لگل من دایا هەواڵ ئادار گوێت لە قسەکانی هەواڵ گەشت بین کارابوو باسی لەوە کرد کە ئەمڕۆ گەلی کورد ئامادە دەبێت بۆەوەی کە حساب بپرسێتەوە بۆی کە جارێکی دیکە قەتڵ و ئامی دیکە دروست نەبێتەوە دەمەوێت نرخاندنی تۆ بزانم لەو بارەوە. بله ایرو نتنه لپاریسه لگلک ولاتن اوروپای خو پیشاندان آنگو چالکی هنه چالکین کو پومکوژیا پاریس یا بریا سالی کی ایرو سال وگره شهادت هوایا هم ته شرمزار کرن ته پروتستو کرن اف سنکنه کی سالی که آنگو 10 سالن دومی 2013 حتانی ایرو پومکوژیا یکمین یا نه چله یا لسر هوا سارا هوا روشبین هوا لیلا کو پیک هاتی و یا پارجی evet navena 10 salada du komkuji liser Kurdan pekten navenda Paris'te mukavim pekten jbo vena men desteki jgot yani iro sekname em dikarin be tekuşina xwe be hesap persina xwe mezinkirna tekuşine hem kayalin şehida ku evin goyi dixwast par çalekin beke masti reze çalekin beke masti بیرانینا شهید سارا شهید لیلا شهید رونایی وانا پیک بینه وان پیشوازی بکه ای سال جیه تکوشین ده هر دره دوامه تنینن فرانسا مروها لألمانیا همی ولاتین اوروپا لکانادا لگلک ولاتین دنه سالکی هنه ایرو سالکی بیرانین زیدتر سالکین پروتستویی هنه ام چه پروتستو دکن ام کمکوژین پاریسی پروتستو دکن ام قتلیامین کو اف هیزین کو دستور ددن کرد ناوندین اوروپا کو جخور دیجن ناوندا اوینه ناوندا دموکراسیه ناوندا شهرستانیه لوی داری کرد تینه قتل کن هم بری وی ایرو پیشنگیا جنه کرد سالکی هنه پروتستو کرن جبت پولیتیکاین کو چاوی خواه دگرن دبی سدب کو کمکوژی تینه کرن یعنی اف کسی کو بناسنامه خواه ام بجن فرانسوزا لپایدی کی هیا کما اف کسی پش پرده نای دیار کرن دولتا فرانسا دوسیا حوال اوین آنگویا شهید میر پرور و آپی عبدالرحمن چما نی وکا دوسیا یکی نورمال یا عادی دبینه چما کسی وکا دوسیا یکی ترور نابینه وکا جنایتێکی پۆلیتیک نابینێ کەواتە پێویستە ناوەندەکانی کورد لە ئەوروپا چه هەوڵدانێک بکەن بۆەوەی کە ئەم دۆسێ وەکو تۆ ئاماژەی پێکی بە دۆسێکی ئاسایی نەیبینێ چونکە دوێنێش وتەبێژی جەدەکەی فەڕەنسا و کەمێک پێشێسەش میدیابۆتان ئەندامی تەفگەری ژن لە ئەوروپا باسی لەوە دەکرد کە دۆسەی کۆمەڵکوژی هەم پاریسی یەکەم و هەم پاریسی دووهەم لە دەستی حکومەتدا ماوەتۆ نایداتە دەست دادگا بۆ ئەوی دادگا بەکاری خۆی هەستێ پێویستە جواکی دیموکراتی کورد لە ئەوروپا چی بکە بۆی ئەم دۆسێ بەلاڕێدا نەچێت پێویستە جواکی me civakê Kurd demokratîk jin û sazî û dezgehên Kurda hemî pêş vê bernedin nehêlin ku ev hêrsa me sar bibe hêrsa me hemberê komkujiyên ku li navenda Avrupa têne kirin komkujiya yekemîn ya duyemîn pêwîst ev hêrsa me sar nebe çawa par hezara Kurd çar rojana 5-6 roja 15 roja li Parisê li ser piyabûn salekên protestoyên dirseyî çêbûn yên gewre çêbûn pêwîst e ev sal jî sala werê jî her tim jî ev hesab werê xwestin ji dewleta Fransa Kurd vê dixwazin
ev dosyayekî ne dosyayekî ji rêzê normal e. Dosyayekî cinayeteki siyasiye, komkujiyekî hatiye plankirin. Başa. Tu jî ser vê esasî pêwîst e vê dosyayê teslimî sewciyên dozgerên ku bi terorê re mijûl dibin, ango bi dosyayên terorê re mijûl dibin, tu teslimî wî bike. Heya niha Wezareta Karê Hundir û ya dadê ya Fransa di vê derbarê de gavekî neavêtiye. Erê dostên gelê Kurd, em bêjin şaredarî û hinek dostên me ên çep hewldanên wan hene. Daxwazê wan jî divê hêlê de ne. Lê Wezareta Dadê, Wezareta Hundir xwe nebihîstî dike. Tima xwe nebihîstî dike, dizanê ku ev dosya lêkolîn, werê lêkolîn kirin, wê piş vê de îstihbarata devleta Tirk û plan kiriye wê derkevê. Wê têkiliyê Fransa wê kur wê derkevin. Wê em bêjin tiştên din derkevin. Ev jî ji bo berjewendiyên wanên eborî, ên siyasî mixabin ji bo berjewendiyê xwe baş nabînin. Ji bo têkiliya xwe bi devleta Tirk re, bi devletên din re baş nabînin. Ji bo vê naxwazin rûbirû werin. Eger ku ev dosya siyaset gerek destê xwe ser vê dosyayê rake. Başa. Heval Ader demanê legal tu baz li beşekî jiyani heval evîn bikin ke evî ştêkoşanî heval evîn bo li beramber hêrişî Daeş her ew katî ji birîndar dibe li Qamişlo duatir ji bo çareserî birînekî çete Fransa. Demê basekî têkoşanî heval evîn man bo bikey li beramber Daeş da. Belê heval evîn me got demek dirêj yani 3-4 sal 5-6 sala li Rojavayê Kurdistanê destpêka şoreşê hetanî ku hata Fransa têkoşînekî bi rastî hem aliyê leşkerî hem aliyê bîrdozî hem aliyê civakî û aliyê siyasî de teknekî têkoşînekî mezin da li hemberê hovîtiya reş û hemî rojhilata navîn dixwastin reş bikin, ronahiyê tarî bikin, hemberê hovîtiya Daişê têkoşînekî mezin da ezmûnekî xwe hebû heval evîn, ezmûna xwe ya têkoşînê hebû, baweriyekî xwe hebû, baweriya xwe bi azadiya jinê tanî. Digot eger ku em xwe pêş bixin, em xwe bi rêxistin bikin, em dikarin pêşengiyê ji civakê re bikin, em dikarin meclisa ava bikin, komîna ava bikin, em dikarin pêşengtiya şoreşa Rojavayê Kurdistanê bikin, em dikarin rolekî mezin netawa demokratîk de bileyzin. Heval evîn baweriya xwe bi vê tanî. Bêhatina wê ya Fransa jî em bêjin bi zanebûn bû, bi ser ewa dostaniyê hatibû. Wê derê tercihkirin, ango wê derê qebûlkirin ji bo tedawiyê hatibû. Heval evîn hat lê ji bona tedawiya xwe pir dem neda yanî zêdetir nava xebatê jin de bû, dixwast xebatê jin bidê meşandin. Dema ku Rojhilatê Kurdistanê Îranê çalekiyên jin jiyan azadî jîna emînî hat qetilkirin, heval evîn demekî pir kin de pêşengtiya ew tevgerên ku navê jin jiyan azadî komisyonê wê hatin avakirin. Ew ê pêşengtî kir Parîsê. Ew anîne cem hev jinên Kurd dostên me yên Fransız ji netewê din bu ara hevdîtinê wê hebûn. Lêgerîna wê hebû, ponijandina wê, lêhûrbûna wê ser vê hebû. Digot heger ku em li Avrupa jinên din re, netewên din re, gelên din re bikaribin werin cem hev, em dikarin ezmûnê xwe parve bikin. Em dikarin hêza xwe bixiniyek. Vê derbarê de hem tekneke wê hem jî têkoşîna xwe ji xwe ya li welat ya Rojavayê Kurdistanê li Parîsê jî nerawestan. Her nava têkoşînekî nava çêkirinekî xebatê de bû. Başa heval evîn nizîkatiyekî başî legel تۆشا هەبوو ئەتوانی بیریانینێکی ئەو بە کورتی پێمان بڵێ بەر لە شەیدبوونی تێبوو دویان جار قسەتان کرد پەیامی چی بوو بۆ تەواوی ژنانی کورد؟ بەێ ئەس دەما وەک ڕۆژنامەوان چوون باشووری کوردستانê hinekî em li gel hevman ji min re got tu zindanê derketî zindanê Tirka derketî rewşa hevala pirsî zindanê de hevalê jin çi dikin çawa dikin nêzîbûnê dewletê wana pirsî me hinekî wisa ew sohbetê me nîqaşê me gotûbêjê me li ser
زیندانی هات بسر خلکی باشور از دخوازم او بکم بله دگو از نکارم بیجم از باکوریمه از روشلاتی از باشوریمه از روجاواییمه از باکوریمه دگو یعنی وسا کنکی هبو کنکی پر جدل دبو کنکی پر لید هات وسا بکنی و دهاتی گریدان دگو از جنکی چیاییمه از نکارم علی باجار کی رو ناکوکیا باجار و یا جی یا باجار و یا گند بروی و ناکوکی خو پرورده کردن پرسپریکا خویا پشتا خواه بو پشتاوی هنیکی دالی فیزیکی داره حساس بو مگو ام بمشم ام مشیان گو از هود کارم بمشم از خوری راست نعلمی ما بمشم از هر هینی رین چیابو ما هلکشهم دارستانه انگو برجور ده بمشم وسا يعني هوال اوین پس رحت بو حت عادز ندبو دخواست هر مروفا گودار بکه پس سبراوی هبو مروف جي ندشكاست پر نرم بو او وقتا كنت رخنا دكري جي تشرخني وين عادز ندبو نديش هاي انكو كيماسيتا جي دقوت يعني كيماسيتا اشترى دقوت نرخاندن جي دكر رخنا جي دكر اما تش كيماسيتا تش الصوبي وي تش نزبوني وي عادز ندبو يجبالكو پر نرم بو نزبوني كي خويا تشيكر هبو بالهمبري ساكناوي الهمبري ام بيجن خطا تصفيه الهمبري قاشفروتيا مير قاشفروتيا جنجي قبول ندكر كيماسي هوالي جن دقوت يعني مثلا دقوت اگر كو ام ويتشتي دا خالتي كيماسي بكن ام نكاربن ميركي رجي بيجن تو نكار في بكي بيست ام دستيكش خوا دست بكن هوالي ري جنكي پرخوازایی بو از دكارم وي بيجم هم آليه احلاقي وي جواكي هم آلیه چاندا کردایتی ده جنکی کردوار بود کارم بیجم بله هر خوازایی کردوار بود یعنی دکاری بود لگل جنکی ام بیجن بیانی دکاری بود هر چال پارچه کردستانه دانستانده نوی تند زانی بوجی کی جان داره جبر کو سیک نویا کردوار یا کردیتی ده زیاده تر لپیش بود بله ده زیاده تر پیش بود بگومان قصه کردن لسر هوال اوینگویی زور زیاتر ل 40 دقیقه یا خود کات جمرک هل دگره بلام بهوی کمی کاتی برنامه کمانوا لو زیاتر ناتوانم که بردام بم دنیا اکسپاس بو بشدار بوند امرو ادر گلان هاوره و هاو خبات و روشنامه‌وان ادر گلان دنیا اکسپاس بوی که امرو لگل من بشدار بوی روشپاس بشان خوش شهید اوین بر هر چهار پارچه کردستان دا شهید کرد برزان برلا کوتایی ام اکتوال دم پتام بلم که لخوا کرک بیسوحو داگیرکری ترک سزا دراوا لانجامی اپراسیونی که گریلکانی آزادی کردستان لخوا کرک بیسوحو سربازی ترک سزا دراوا 17 چکیش دستی بسر داگیراوا بگوری زانیارکان که لسر چهارهی مکان و دستخراون گریلکانی آزادی کردستان دوینه نزیکی کاتشمر 12 و 16 خلق لشاخی شید قهرمانی سر به هرمی خواه کرک لسلا و هرشان کروز سر سربازانی ترکی داگیر کرد اوش خراوت رو لو چالاکی دا 27 سربازی ترکی داگیر کرد سزاد راون و 17 چالاکی داگیر کرانیش دستی بسر داگیر راون ناوی بشک لو سربازانی سزاد راون رمضان گونی محمود سرینکان جاغاتای ارون وغلو یاسین تاراجاو امرتاشکن و اسماعیل یازیجین وزارتی برگری ترکیاش دوای چالاکی که گریلا و راگن رای که بلاک کردو تی داماجی بوگرو که تنیا 3 سربازیان کجراوا 4 دیکشیان بریندار بودن سپاس دام کاتا بی سرمان بون به گمان رومالی کمکوژی پاریس امرو لرادوی دنگیکل بردام دبی لکاشمانکانی دا توش ده هاوکاران